دایکیان چۆنی؟ سواس دەکەم تۆ باشی سواسی بەڕێزەکەم لە هەڵەبجەوە بەشداریت کردووە لە کواتوو وەڵا لە سلێمانیەوە هاتووم خوا بەخێر بێت قوربانم چاوما دەکەم ئەم گروپەش گروپی منن کە هاتوون لەگەڵ خوا هەر هەمووتان بەخێر بێت قوربانم چاوەکەم تۆ پێم بێژە ئاوا هەدایم خانومانانە خۆتە گۆڕی وڵی تری من هیوایەت جلی کوردیەوە حەجەکەم کورتوری و کوردی هەر بمێنێ و هەروە بە ڕێک و پێکی بمێنێت بەڵێ چۆن بوو لە سلێمانیەوە هاتی بەشداریکەی لە 156مین بە قەزابوونی شاری هەڵەبجە هەڵەبجە بەشێکە لە داخم بۆ هەموو مەراسیمێکی هەڵەبجە من بەشداری ئەەکەم چکە بەشداریکردەکەم بە واجبێکی سەرشانی خۆم و گروپەکەم ئێزانم لەبەرەوە بۆیە هاتووم بەشداری پێم بڵێ ئەمانی کە بە تۆوێ چی و چین چین ئەمە ئەگەر بێتە سەر جلی کوردی ڕاستانی شاری سلێمانی کە هەریە شوێنە و گوێلاکیان کردووە جیاواز هەرێکە نەوعەتێکە ئەمە من کە لەبەر مایە کراسە هێلەکە کەوایە ئەمە کەوایە دوای ئەوە سەر و بەستە ئەم سەر و بەستە ئەمە فێستە ئەمە لاگیرەیە ئەمە چەفتەی سەرە بەڵام من ئەمڕۆ هەوریم بەستووە ئەینامن ئەمە هەوری ئەو وەکو بۆ چەفتە بۆ بەستین کە ئەو کڵاوە بووە سێ بەسەرتەوە ئەمە ژێرجێلەیە ئەمە لاگیرەیە ئەمە ژێرگێلەکەی دەوری سەر تەخشە و پەرێشانە و ڕەمێ بە منیان وتبێ بڵێ بەسەر توێ گۆرانیاوە زوو تراوە بەڵام منیش وام